برئيس عبد الحميد زيباري روجنامه نووس و شرۆڤەکاری سیاسی لە سودۆ لەگەڵمانە کاک عەبدولحەمید سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. سەبارەت بە ئەگەری دەستپێکردنەوەی گفتوگۆکردن یعنی ئەگەر هەیە گفتوگۆکان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەنەوە و هیچ پێشمەرجێک لەلایەن ئەمریکاوە هەیە بۆ ئێران؟ خۆی ئەمڕۆ لە کوبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەلوێستی هەندێک وڵات دیار بوو بە دڵی ئیران بوو، هەلوێستی رووسیا بوو نمونە و هەلوێستی سین، هەلوێستی پاکستان، هەروەها هەندێک وڵاتانی تریش کە ئیدانەی ئەو هێرشەی کرد ئەوەی کە دوێنێ شەو یان بەرەبەر بەیانی ڕۆژی یەکشەمە ئەمریکا کردیە سەر ئیران. تا ئێستا ئەمریکا هیچ مەرجێکی باسی مەرجەکان نەکرایە، چونکە تا ئێستا ئیران بڕیاری نەدا بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ، بەڵام هەوڵ هەنا یعنی چوونی عباس عێراقچی وەزیری دەرەوەی ئیران بۆ رووسیا ئاماژەیەکە بوو ئەوە، چونکە ئێستا بەپێی ئەو زانیاریانە کە ئەوەی لە رووسیا دێن رووسیا یان پوتین هەوڵێکی زۆر زۆر دەدات کە ئیران ئەسڵەن وڵامی نەبیت بۆ ئەو هێرشانەی کە لەسەر هێرشانەی ئەمریکا بوو سەر بنکە ینی وڵامی نەبێت بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە وڵامی نەبیتن بەڵێ وڵامەکەی ئەوەی کە ئێستا ئەو هێرشانەی سەر ئیسرائیلە کە ئەوانیش بوەستێن ینی بەپێی ئەو زانیاریانە کە پوتین هەوڵێکی زۆری دەدات سینیش لەگەڵ ئەوەیە کە ئەو بگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ. ئیران لەوانەیە ئیران مەرجی هەبیت، بەڵام ئەمریکا ئێستا دەڵێت نە دەبی بەبێ مەرج بێتن دانیشتن لەسەر بێتە سەر مێزی گفتوگۆ. ینی کاک عەبدولحەمید ئەم پێشهاتانەی کە ڕووی داوە و هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئێران ینی گفتوگۆ و دانووسانەکانی نەبردۆتە دواوە؟ تا ئێستا ینی کات ماوە هەکەر ئیران، بەڵام ئیران بەپێی ئەو زانیاریانە کە ئیران هەیە چونکە تا ئێستا ئەوە تقریبا 24 کاتژمێر بەسەر چوو لەسەر ئەو هێرشانە، تا ئێستا ئیران وڵامێکی ئەو تو نەبووە. بەپێی ئەو زانیاریانە ئیران چاوەڕێی راپۆرتی خۆی دەکات کە ئایا چەند زەرەرمەند بووە ئەو بنکە ئەتۆمیەکان، چونکە ئێستا ئەمڕۆ بەرپرسە ئیسرائیلیەکان و ئەمریکەکان دەڵێن بوو 10 ساڵ ئەمە بە پاشێ خستەوە ینی بەرنامەی ئۆتۆمی ئیران، بەڵام ئیران لەوانە زانیاری تری هەبیتن کە ئایا چەند پاش خستویان چەند دەتوانیتن ئەو بنکە ئۆتۆمیانە جارێکە کاری تێدا بکەتەوە ینی بتوانیتن کە فعلەن بکرێنەوە بنکەی ئۆتۆمی. ئەوە لەلایەکی تریشەوە ئیران ئابلوقەی ئابووری تا ئێستای لەسەرە، ئیران ناتوانێت لە ناوچەکە بەرژەوەندی خۆی لەگەڵ هەموو وڵاتان تێک دەتن، چونکە ئەمڕۆ زۆر باس لەگەروی هورمزەکرێ کاک عەبدولحەمید، یعنی ئێران ئەتوانێت بازدەی ناڕەزایەتیەکان و بازدەی ئەو دژایەتی کە ئەکرێت لە ناوچەکەیە لە ڕووی کەندا و ئەوروپا کاکە رووسیا و چینیش زیاتریکا بۆ خۆی ئەتوانێت شتیا بکە؟ توانی ینی ئەمڕۆ پەرلەمانی ئیران ینی دوێنێ یەکشەمە بڕیاریدا کە دابخرێتن، بەڵام تا ئێستا ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئیرانی بڕیاری لەسەر نەدا، بڕیارەکە چوویتەوەی تا ئێستا بڕیارەکەمە جگە لەوەش تا ئێستا ڕێبەری ینی باڵا کە سەید عەلی خامەنائیە تا ئێستا هیچ وەڵامی نییە، ینی هیچ ینی کۆمنتێکیش نییە لەسەر ئەو لێدانە. پێم وایە بڕیاری کۆتایی بووی دەگەڕێتەوە کە ئایا ئیسرائیل سزادی باسی ئێران ئەمریکا ناکات. هەگەر ئیران بێتن مەسەلەن گەروی هورمز دابخات بڕواناکەم ینی ئەمریکاش ئەو وەختی لەوانەیە هەندێک تەنازولات بۆ ئیران بکەتن، چونکە ئیرانی ئەمریکاش دەیەوێت بەرژەوەندیەکانی ینی هاوپەیمانی خۆیان بپارێزیتن، بۆ نمونە سعودیە، قەتەرە، کوێتە، بەحرەینە، ئیمارات، ئەو وڵاتانە پەیوەندی زۆر باشە لەگەڵ وڵات ئەمریکاش پەیوەندی باشە لەگەڵوان، ئیرانیش پەیوەندی باشە، ئەو هەلوێستی ئەو وڵاتانش باش بوو لەگەڵ ئەو لێدانەی کە ئیران تووشی بوو لەلایەن ئیسرائیلەوە. لەلایەکی دیکەوە حتا ینی پەیوەندی هەیە بە ڕەوشی عێراقیش، ینی حتا عێراقیش زەرەرمەند دەبیت، زەرەرێکی زۆر گەورەش بە عێراقیش دەکرێت. ئەمریکا هەتا ئێستا بەرژەوەندی عێراقیش لە پێش چاوە، لەبەر ئەوە ینی پێش ئێستاش کە ئەو باڵەچەکدارانەی کە سەر بە ئیران بوو هێرشیان دەکردە سەر ئیسرائیل پێش چەند مانگێک ئیران ئەمریکا بە عێراقی گوت هەوڵێکی زۆریشیدا کە ئیسرائیل هیچ هێرشی نەکەتە سەر ئەو گروپانە
وهولي دا لقال حكومة العراق أو جروبانا راوستن وهيرشنا كانوا فعلا راوستش وشنكي أمريكاش بو أمريكاش جرينجا يعني روش عراقي بباريزتن لبر أوا يعني تا استا أمريكا عندك يعني ورقيز فشاري لدستا إيرانش عندك كارتي فشاري لدستا دتوانيت بكار بينتن بلام أو كوبونوي كشاوري دكرت لنوان وزيري دروي إيران وبوتين لو أنا اشتكي يعني لو أنا اشتك بكريتن كبو أراستبد إيران بردوام بيت لا هيرش كردن يانيش إيراني هیچ وڵامی نەبیتن و بگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ باشە چ کەناڵێکی دیبلۆماسی ماوە بۆ گفتوگۆکردن لە نێوان لایەنە بەشدارەکانی جەنگ ینی ئەمریکایە ئێرانە ئیسرائیلە چی هەیە چ کەناڵێکی بۆ گفتوگۆکردن و دانوسانکردن ئەم کەناڵ هەنە ینی تۆ ئەوە ئێستا ئەوەی کە هەوڵی کە ئەوەی کە رووسیا دەدات تا ئێستا وەختی کە ئەو گفتوگوانە لە سەڵتەنەی عومان دەکران سعودية أمره هالويستي باش بو يعني قطر يعني أو بياننامي لوي درشو داوي ده كان كبقرنا وبو قفتوجو يعني حتى وزيري دروي أمريكاش أمره يعني قلتي هندك دنك يعني هندك زانياري بوملنا وإيران هاتن كأماجة بو ده كان كبقرنا وبو قفتوجو وأوش لبير ما نشدن كإيران تابش أم ليدانش كليدانا كي دنيا هر ديقود با إسرائيل بوستت دقرينوا بو أمره يعني باش أو ليدانا إسرائيل دلت با إيران راوسيتن دس بقفتوجو ده كينو دقرينوا بو قفتوجو با أو جنگا كوتاي بيبتن يعني هر چنده يعني وكو دلين جمكا يعني جورا يعني أدوار كان هذا جوران كإيران داوي ذكر ربوس توبكلا صحي إيران خويتي توبكلا صحي إيران خويتي إيران دبي بريالي كتاي لا إيران يان إيران ولامي كي دبيتن ك بقت أو أستي ك چند بنك أوتوميا كان زرر من بوينا يانش لو أنا بريالي بدت بقريتا بو ميزي قفتوجو چونك إيرانش لا قيرانك أبوريش دايا لا قيرانك سربازی ده لقیرانه چونکه تا استا آسمانی ایران لدست ایرانیه تا استا لدست اسرائیل همو ما دزانین امرو هندك تواني هندك وكو دلن دفاعاتي يعني جوي خوي لدوروبري طاران كاربي بكتولا يان لهندك شويني تر حتى او سرداني كعراقي كرديه بو دروا كتشو بو كوبونوي انجمني اسايش دلين رخصتي لاسرائيل ورقدتا ريغان بدا فروكاكي برواتن يعني ايران هم روشي خرابه لناو خوي ايران وهم همش عندك كارتي فشاري لدست هيا دتوانيتن او جنگا كتايبي ماكرون لدوانا شي بومرو علي نامانوي ايران بتخواني تشكيوتومي ورغري ليكي اوروبا توارچ آسان كاريك كابو دانوسان ايكا كخو اسا بنكيتومي نماوا امريكا همو ويران كردو لناوي برد اسا چ بيانو يك ماوا اگر گفتگو کردن نبي اوروبا عريتوانه چي بكابو اوروبا هردم لقال اويا ك فعلا يعني ايران نبي تخاوني بومبي اوتومي ونبي چونكه همو من دزانين ولاتاني اوروبي يعني زور بيان يعني همو بالبشتي اسرائيل لا شري غزش مان بيني لكات حماس اسرائيل كهمويان بالبشتي اسرائيل بون ولاتاني اوروبا قد بشتي اسرائيل برنادن لبر او دتوانن يعني هندك سزا مثلا او سزاني لسر ايران هاني ايران بدن كهكر بيتو بقريته بو ميزي قفتوجو عندك سزا لسر ايران سوكي كان داوي ايران بو لسرتاي قفتوجو يعني شبه امريكا او اوروبا دتوانيتن يعني ولاتاني اوروبي دتوانن عندك او سزانه سوكي كان تبقريته يعني كبيبي وكو هاندرك بو ايران بقريته سر ميزي قفتوجو وهروها ولاتاني اوروبي دتوانن يعني هندك فشار لسر امريكاش بكن يعني بترامب بلن كبرجوان يكاني وان زيانك زوري بيدا كويتن كايران بقرينوا سرميزي قفتوجو يعني حتى او هولش هنا يعني للان بريطانيا وهل هم للان فرنسا
کە بگەڕێنەوە مێزی گفتوگو کوتایی بەم شەڕە بینن. باشە تەلەڤیڤ ڕێگادا ئەمریکا و تاران گفتوگویەکی بەرهەمدار ئەنجام بدەن یاخود بگەنە ڕێکەوتن. ینی خۆی ینی بەرژەوەندیەکانی وان هەمویان پێکەوە هەیە، ینی ئیران ئەمریکا و ئیسرائیل بەرژەوەندێکی زۆری پێکەوە هەیە و ئەو بەپێی ئەو زانیاریانە حتا بە زۆر جار ئێستا ئیرانیش وا دەڵێت هەکار ئەمریکا نەبیتن ئیسرائیل ناتوانیتن ئەوەندە ڕۆژە بەردەوام بیتن، یان ئەو ماوەیە هەمێ بەردەوام بیتن لەو شەڕی لە دژی ئیران. ئەوەش لە بیرمان نەچیتن و هاوپەیمانی ئەمریکاش تەنیا ئیسرائیل نییە لە ناوچەکە، وڵاتانی تریشی هەیە. دەبی ئەوەش ئەمریکا ئەوەش لە پێشچاو هەبیتن، مەسەڵەن کە سعودیەیە باشە بەرژەوەندیەکانی ئەمریکا نەکە هەمووی بێختە تەل ئەبیبەوە کە بەرژەوەندیەکانی تەنیا لە تەل ئەبیب پرسیارەکەی منیشەوەیە، ینی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە کەندا و زیاتر نییە هەتاوەکو ئیسرائیل ئەو پارەی لە کەندا و دەستیەکەوێت کە ترامپ خۆی کەسێکی ئابووری و بازرگان و جوزانم بەس چاوی لە وایە، بەس ئەوەش لە بیرمان نەچیت کە ئەمریکا لە ناو ئەمریکا لوبیەک هەیە، ئەوش کە پێ دەڵێن لوبی یەهودیانی لوبی جوولەکە کە هەموو جار ئەوان دەبنە ئەگەری سەرەکی کە کێ بوو نمونە کێ ببیتە سەرۆکی ئەمریکا، یان لە ناو کۆنگرسی ئەمریکی ئەو لوبیە زۆر بەهێزە کە کاریگەری هەیە لەسەر بڕیاریەکان کە ئەوەی کە لە کۆنگرس دەرەچن یان لە کوشکی سپی دەرەچن. هەردەم سەرۆکەکانی ئەمریکا ئەوە لە پێشاوی خوددا دەنێن. ئەوەش کارتێکی ترە کە هەردەم ئیسرائیل یان لوبی جوولەکە لە ئەمریکا بەکاردێنیتن هەم لەگەڵ سەرۆکەکانی ئەمریکا هەم لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا. وایە ئەمریکا بەرژەوەندی هەیە لەگەڵ وڵاتانی عەرەبی، بەڵام لەگەڵ ئیسرائیلیش بەرژەوەندێکی زۆری هەیە. باش کاک عەبدولحەمید لە گفتوگۆکانمان گەشتینەوە خاڵی کە گفتوگۆکردن ئێستا ئەگەرێکی بەهێزە، بەس هێڵە سوورەکانی ئیسرائیل چییە بۆ گفتوگۆکردن لە نێوان یاخود ڕێکەوتن لە نێوان تاران و واشنگتن بۆی کە ئەو هێڵە سوورانەی ئیسرائیل نەبەزێنرێ یان تێنەپەڕێنرێ یان ڕەچاو بکرێ. ئیتر نازانم وشێکی بالستیە دەستێوەردانی ئێران لە ناوچەکە ئەو ئەتۆمی هیچ چییە؟ ینی زانێ خۆی متمانە نییە لە نێو ئەو وڵاتانە، یعنی تا ئێستاش ئەگەر ئیران بگەڕێتەوە سەر مێزی گفتوگو زۆر لە چاودێرەکان زۆر لە بەپێ ئەو زانیاریانە کە ئیران لەوانەیە وەکو دەڵێن بەس کەس بالوەقت بین، یعنی بەس بخۆی وەخت کات بکوژێت تا بتوانیتن خۆی جارێکی کە ڕێک بێختەوە بگەڕێتەوە بوو دروستکردنی بۆمبی ئۆتۆمی یان ئەو بنکانە جارێکی کە وای لێ بکات کە بتوانن کاری ئۆتۆنۆمی تێدا بکرێتەوە. ئەو متمانەیە نییە تا ئێستا، ینی کەس متمانە بەونی هەر ئەوەش بوو وای لێ هات کە ترامپ دوو مانگ وەکو مهلەدا ئیران پاشان پاش دوو مانگ گوتی تەواو مهلەکە تەواو بوو، هەر چەندە گەڕێکی دیکەی گفتوگۆ هەبوو بەڵام ئەو نەکرا کە ڕۆژی یەکشەمە بوو، بەڵام ڕۆژی هەینی سێزدەی ئەم مانگە ئەو بوو ئیسرائیل هێریشی کردە سەر ئیران. ئەوەی کە ئیسرائیل کە دەڵێت ئیسرائیل بە بوچۆنی من ناتوانیت هێلی سۆر بۆ ئیران دابنێتن، بەڵام ئەوەی کە دلی پێخوشە تا ئێستا دەڵێت ئەمە توانیمان بۆ 10 ساڵی تر بەرنامە ئۆتۆمیەکەی ئیران ببینە پاش بێخینەوە کە نەیتوانیتن ببێتە خاوەنی بۆمبی ئۆتۆمی، چونکی بەپێی ئیسرائیل بۆچی ئەو هێرشەی کرد، بۆچی پەلەشی کرد لە ئیسرائیل، چونکی دەیگوت زۆر نێزیک بووە کە ببیتە خاوەنی بۆمبی ئۆتۆمی. بەس کاک عەبدولحەمید ئەمە بیانوە بۆ هێرشانە، چونکە من ینی لەم شەوانە سێری ڤیدیۆیەکم کرد 4 ساڵ بەر لە ئێستاە، طبعا 15 ساڵ ئەمە وترێ، بەس 4 ساڵ بەر لە ئێستا بنیامین نەتانیاهوڵێ 2 هەفتەی تر ئێرانە بێتە خاوەنی چێکی ئۆتۆمی، 15 ساڵی ڕەکەوە ئاوترێ. ئەمە بیانویان لە پاڵ ئەمە یاشتی دیکەیە، یعنی بەرژەوەندی تر یان بەدەستێنانی تر یا ئاماجی تر هەیە لە پاڵ ئەتۆمە. توزانی پێ دەچیت ینی ئیسرائیل زۆر لەلایەنی ینی مخابراتی یعنی استخباراتی کارێکی زۆری کردبیت، هەروەکی بینیمان ینی ئەو هێرشەی کە سێزدەیمان کرا نەک تەنیا لە دەرەوەی ئیسرائیل بوو، لە دەرەوەی ئیران ببوورە، لە ناو ئیران شت کرا، ینی لەوێ
کاری سربازی کرا و لوی بپی او راپورتانه که فروکی بفروکوان هل درایا و يعني حتى او يعني ناو نشاني او زانايا اوتوميانا كاواني ككرديانا امانج لو شوا او همو كاري مخابراتيه يعني ببي او رابورتانا يعني تايستا ايران داني بواند ننايا بلام ببي او رابورتانا كباز ذكرت يعني او فشلك زور او باب بو دزغاي مخابراتي ايراني بديشت ايران اسرائيل آمادهکاری کرده بید او آمادهکاریانه که او مصرفی کریا دبی او هرشه کرابا آیا چند او تنیا بس او بو که وکو تنیا مهانک بو که بلیت ولا 80 مایه یان 80 رویشتی او نهات جيشت نهات لصد که بقت بومبي اوتومي يعني بس او بو يعني فعلا براس يعني ايران نزيد ببوا بلام اشتكت كرا واشنطن لچوارچوي ركوتن لتوانيت چ گارنتيك پێشکەشی تاران بکە بۆی بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆکردن ینی پێشەوە گەرنتیەکی بکە و بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆکردن دەزانی کاک عەبدولحەمید 2015 ینی وڵاتانی ئەوروپا هەبوون ئەمریکا هەبوو سەبارەت بەرنامە ئەتۆمیەکە بە 1 بڕیار ساڵی 2018 دۆناڵد ترەمپ لێکشایە کاکە چ گرنتیەکەیە بۆ ئەمە یخۆش حقیقە گەر باسی بکەین چ گرنتیەکەیە بۆ ڕێکەوتنێکی دیکە بە 1 بڕیاری سەرۆکێکی تر بە مەزاجی هەڵنەوەشێتەوە زانی دنیا شەو ترامپ كجوتي تواو يعني اوتوميكي ايران كوتايها هكر براس وابيتن چونکه اوانش لناو امريكا تشاوريدا كان كبابي رابورتا كان فعلا يعني او بمكانا شول كرابون يعني اشتدا مابو يعني شان او يورانيوم بردرايا يعني اشتدا مابو تواو روج اگر رابورتا كان آماجة بوابدن يعني أمريكا بقت أو قناعتي كفعلا يورانيوم لدست إيران ماوا أوش لوانا بيت جارك كجفتوجو لقال إيران بقتن كبقنا أنجامك أو يورانيوم بهر شيء وايك بيتن شارة سر يكي أشياء بو بيت بكرة بلا ما كان بزانيتن كنكريتن يعني تواو مايا لو أنا أمريكا هيك يعني مرجكش لإيران قبول نكتن أو دبينت ولا سر أو رابورتانيك بارودوخة كذا بلام اشتكي ترها إيران زور بيوستا إيران زياتر بيوسترا كبقرة وميزي كفتوجو لا أمريكا استا يعني أو ده بيوستي بينيا تانية أو أنا بيتن كبرجواندي هاو بايمانكاني بباريزيتن لنا وشكا باش كاك عبدالحميد بو أمريكا يسا چی لبيشترا بژاردەی دیبلۆماسی و گفتوگۆکردن لە پێشترا یا بژاردەی سەربازیەکەی کرد ئێستا چی لە پێشتر خۆی ئەمریکا تەواو لە دوو هێرشەکەی دنیا گوتیان من هیچ کاری سەربازی ناکەم کە هیچ هێرشی سەربازیشی ناکەم ئیلای هەکەر ئەمریکا هێرش بکەتە سەر بەرژەوەندیەکانی من یانیش یان سەر ئەو بنکە سەربازیانەی ئەمریکا کە لە ناوچەکانە ئەمریکا ئەوە بڕیاریدایە کە ئەمریکا هێرشتر ناکاتن بەڵام ئەمریکا پێویستی بەوەیە کە ئەمن و ئاسایش بگەڕێتەوە ناوچەکە یعنی ناوچەکە بەرەو ڕەوشی خراپتر نەڕواتن چونکە بێت و لە کەندا و ڕەوش خراپ ببیتن ئەو شەڕە بەردەوام بیتن بەرژەوەندی ئەو وڵاتانەی کە هاوپەیمانی ئەمریکانە سبەینی ئەوانش گلەی لە ئەمریکاکان کە دەڵێن کە تو کارێکت کرد کە بەرژەوەندیمە هەموو زیان بە بەرژەوەندی ئەمریکا هێڵە بگاتەوە ئەو خاڵە بقاتوا آستا أمريكا هول دادت كنجت أو آستا چونك حتى لا عراقش زور هولي دادت كأمن وأسايش عراقش بباريزيت أو هولا قات الناس شاري هيرش كردن كاك عبدالحميد إلا هكر زيانكي جورا بأمريكا بده چونك أمريكا توتا هكر تماشى بكي لصالي كقاسم سليماني وأبو مهدي المهندس تيرور كران للعراق باشان إيران شيكر هيرشي كده سر بنكي عين الأسد لأنبار ب مشكي بالستي هندك مشك حتى لدور بري واو بن كندا كأويلها ولادي يكون بلان باشان أمريكا ولامي نبو هكر أمريكا بزا هكر صبيني ولامكي تنت نبيت لله أمريكا لا إيران وبرواناكم أمريكا هيك هالوسي دي كهبتو أمريكا لقال أود بيت ك أم شراراوستو
يعني بهر شێوەیەک بیت بگەڕێنەوە مێزی گفتوگۆ. بەڕێز عەبدولحەمید زێباری ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لە سودۆ لەگەڵ مامۆی سوپاس بە ئامادەبوون بەڕێستان.